بەڕێزان لەرکێن سڵاوتان لەبێ خۆشحاڵم بۆ جارێکی تر لە پایتەختی کوردستانەوە بەدیدارتان شادەبم لە پرۆگرامی دەپرسیار کە پرۆگرامێکە ڕەخساندنی دەرفەتی ڕووداوە وەکو کەناڵێکی کوردستانی بۆ سەرجەم ڕەنگەکانی بەشداربووی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان یەکەمین پرۆگرامیش دیارە لە بڵێن لیستی بەرەو ئیسلاحەوە دەست پێەکەم بەڵام پێشەوەی کە کاندیدە بەڕێزەکان بام کەمێرە ئەمێ پێتان بڵێم ئەم کۆنسپتی ئەم پرۆگرامەیە ناوەڕۆکی ئەم پرۆگرامە هەمان پرۆگرامی پێشووی دەپرسیارەکە ئاشنایەتیتان هەیە لەگەڵی لە هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەرانی عێراقا پێشکەشم کردوون و ئەمەوێ لێرەشەوە سڵاو ڕێز بنێرم بۆ سەرجەم بربژێری لایەنەکان و هاوکات دەنگدەرەکانیان بە ومێدی هەڵبژاردنێکی ئارام و سەرکەوتو و ئەمەوێ پێشتان بڵم لە هەڵبژاردننی پەرلەمانی عێراقدا بۆ سەرجەم بربژێرەکانێکی پرسیارێکی یاسایم لەسەر دەستور لێکردن بۆ ئەوەی کە هیچ میوانێک شۆک نەبێ یا شتێکی تازە نەبێ بۆی لە پێناوی ئامادەکاری زیاتری معریفی لەسەر مەسلەی یاساییەکان بۆ هەر بربژێرێک کە دێت ئەم بەرنامە لە شەوەکانی ئایندا هیوادارم چاوێک بخشێنەوە یا ئامادەکاری بکەن لەسەر پەیڕەی ناوخۆی پەرلەمانی کوردستان چونکە بۆ هەمویان جگە لە ڕەخساندنی دەرفەت بۆ شەرحکردنی کارنامە و ئەجەندای خۆیان و حیزبەکان یەکی پرسیارێکی یاساییشان ئاڕاستاکەم لەسەر پەیڕەوی ناوخۆی پەرلەمان میوانەکەی ئەم شەوی شەمبەڕێز کاک هیوا حامدە بربژێری یەکگرتووی ئیسلامی کوردستانە لە لیستی بەرەوەی ئیسلاح و ژمارەکەی ژمارە 4 بە تەشریفێنە بۆ ئێرە فەرموو. یەکەمین میوانم بووی بەخێر بێ سەر چاوەکانم بەر لەوەی کە دابنیشی چی بم بەڕێزاناڵی یا بە و خەڵکانی یەکگرتو پێشەوی بچتە سەر کورسەکە و دەستکەن با گفتوگۆکەمان. سوپاس بۆ جەنابێت، سوپاس بۆ ئێوەی بەڕێز بە ناوی خوای گەورە و میهرەبان، بۆ ئێوەی بەڕێز و ئامادەبووان لەو بەرنامەیە بۆ تەواوی خەڵکی کوردستان، بۆ بینەرانی کەناڵی ڕوودا و بۆ دەنگدەرانی لە دڵاشیرینی خەڵکی کوردستان. پەیامم ئەوەیە کە پەرلەمانی کوردستان یەکێکە لە کاریگەرترین دامەزراوەکانی دەسەڵات لە هەرێمی کوردستان و یەکێکە کە لە ڕێگەی یاساکانیەوە دەتوانێت کاریگەری زۆر و زەبەند لەسەر ژیانی تاکە تاکەی خەڵکی کوردستان دروست بکە. بۆیە داواتان لێ دەکەم خەڵکانێک کاندیدانێک بگەێنە پەرلەمان لە ئاستی گەورەی و گرنگجی و کاریگەری دامەزراوەی پەرلەمان بێ و وا بکە ئەو پەرلەمانە تەنها و تەنها جێگەی خزمەتکردن، جێگەی بەدیهێنانی خەون و ئاواتەکانی خەڵکی کوردستان بێ. لە بەرامبەر ئەوەشدا حەز دەکەم ئەوەتان پێ بڵێم پەرلەمانی کوردستان پێویستی بە کاندیدانێکە کە لێ هاتوو بن لە بواری یاسا، لێ هاتوو بن لە بواری سیاست، لێ هاتوو بن لە بواری دیبلۆماسیەت. سەر چاوەکانم فەرموو بفەرموو. دووبارە بەخێر بێ سەر چاوەکان فەرمودانیشە. بینەرانی بەڕێز بە زیاتر ئاشنای بەڕێز هیوا حامد ببین ڕوودا و سیڤێکی ئامادە کردووە فەرموون. هیوا حامد ڕەسوول بربژێری یەکگرتووی ئیسلامیە لە هەوپەیمانی بەرەو ئیسلاح بۆ پەرلەمانی کوردستان. ساڵی 1970 لەدایک بووە. ماستەری لە یاسای گشتی هەیە. لە ساڵی 2012ەوە ڕاوێژکاری یاساییە لە پەرلەمانی کوردستان و پێشتریش بەڕێوەبەری ڕۆژنامەی وەقائعی کوردستان بووە. وەکاری حزبیش لێ پسراوی دەستگای نوێنەران و حکومەتە لە یەکگرتووی ئیسلامی و دەڵێت کار دەکات بۆ ڕێخستنەوەی سیاسەتی یاسەدانان لە هەرێمی کوردستان و دروشمی هیوا حامد ئەوەیە کە یاسایەکی باش ژیانێکی باش دابین دەکات. ئەو متمانەم بە خۆم هەیە کە ئەگەر خەڵکی کوردستان دەنجی خۆیان بە من بدەن دەتوانم لە خولی داهاتووی پەرلەمان شتێک بهێنمەکایەوە کە پێی دەوترێت سیاسەتی تەشریعی لە هەرێمی کوردستان کە تا ئەو لەحزەیە غائیبە. ئەوەش وای کردووە کە جۆرێک لە فەوزا لە یاسادانان لە هەرێمی کوردستان دروست بووە. ئەو سیاسەتی تەشریع تەبەن جۆرێکە لە پلاندانان بۆ یاسادانان لە هەرێمی کوردستان بەپێی ئەو جۆر و پلاندانانی کە من لە خەیاڵمە هەموو ئەو شوێنانە دیاری دەکەم، ئەو سێکتەران و ئەو بوارانە دیاری دەکەم کە پێویستیان بە هێنانەکەی یاسای تازە و دەرچوانی یاسای تازەیە. ئەو کەسانی کە دەیانەوێت دەنگ بە هیوا حامد بدەن هۆکاری خۆیان هەیە و دەڵێن ئەو مەرجانی کە پێویستە لە پارلەمانتاردا هەبێت تێیدا هەیە. کە پەرلەمانتار بێت دوو مەرجی سەرەکی جگە لە دەیان مەرجی تری پەراوێزی یەکەمیان ئەوەیە ئەو کەسێکی لەگەڵ خوا لەگەڵ ئاسمان لەگەڵ ڕابردوو لەگەڵ پیرۆزیەکان بینی خۆش بێ. دووهەمیش لەگەڵ خاک و خەڵک و ملت و نیشتیمان ڕێک و پێک بێ
هەروەها کەسێکی لێوەشاوە بێ ینی پسپۆڕێکی هەبێ لەو بوارە منو ئازانم کاکیوە بە زیادەوە ئەم شانەی تایبینی لەگەڵ خوا خۆشە لەگەڵ میلەتی خۆی بینی خۆشە مامۆستا هیوا بۆ دێنمەوە کە من بە حکمیەوەی کە لێوی نزیکم وەکو کوڕی ئەو سەرکردەیەکی بەتوانە و سیاست مەدارێکی لێ هاتوو دیبلۆماتکارێکی دانا و عاقڵە وە شارەزایەکی زۆری هەیە لە بواری یاسادا بۆیە داوا لە خەڵکی کوردستان دەکەم کە متمانی خۆیانی پێ ببەخشن. یەکگرتووی ئیسلامی کوردستان لەگەڵ بزوتنەوەی ئیسلامی پێکەوە هاوپەیمانی بەرەو ئیسلاحیان پێکەنا و 61 بربژێریان بۆ پەرلەمانی کوردستانێ لە خولی چوارەمی پەرلەمانی کوردستان یەکگرتووی ئیسلامی 10 کورسی بەدەستێنا و بزوتنەوەی ئیسلامیش 1 کورسی بەدەستێنا. منێکی ترمان هەیە بربژێری ببورن دەنگدەری چەند لایەنێک بەیەکەوە گفتوگۆکەن تا دەگەینە ئێرە فەرمونون. بینەرانی بەڕێزستێمە چەند خولەکێ گفتوگۆکەین وچینە ناو ئۆتۆمبیلەکەەوە یەکێک لە کێشەکان لەسەر و قسانەی کە تۆوتە مشکلەمان خلافاتە جارێک سەرۆکی هەموو لیستەکانم هێنابوو وتم هەمووی پێتانەڵە جیاوازیتان چیە من لێتانە پرسم خاڵی هاوبەشتان چییە کەچی وتیان وەڵا خاڵی هاوبەشمان نییە خوا میلەتێ دیوە آخر بەڕاستی خوا میلەتتان دیوە پێنج سەرۆک لیست بڵێ خاڵی هاوبەشمان نییە خاڵی هاوبەشمان هەیە هەمویان هەڵ بدەن خاڵی هاوبەش بدۆزنەوە ئیشی لەسەرکەم بێکەوە پانتایی خزمەتکردنەکە کاکڕنج ئەگەر خاڵی هاوبەشمان گەلێک زۆرە بۆ دەتوانیش زۆر بە جوانی لەسەری کاری بکەین بەڵام من یعنی قسەیەکە کەم لە بۆ هەموو ئەندام بەردەمانەکان کە خۆیان هەڵبژاردووە دەبنە ئەندام بەردەمانی داهاتوو هیوای سەرکەوتن لە بۆ هەموو لایەک دەخوازم و بە تایبەتی لە بۆ حزبەکەی خۆم دەبڕی من پارتیم بەڵام ئەوەی ئەو ئەندامێک کە دەبیتە ئەندام بەردەمان پێویستە یەکەمین شت کەوا خزمەتی ملەتەکەی خۆی بکە بە هەموو خزمەتگوزاریەکان بە باشترکردنی وەزعی اقتصادی ملەتەکەمان بە لەبیر نەکردنی ئەرکەنەتەوەیەکانمان ئەوانە هەموو خەڵکی ئەوەی هاوبەشما بێڵی مەهامەکانە بێت چی بێت پەرلەمان دەبێ و جارە دەستەی ڕقابەی پەرلەمان بڵێن چاودێری پەرلەمان بەسەر بارە داراییەکەوە جیاواز ڕوانینی جیاواز هێبێ ئێستا هیچ قەیرانێکی دارایی لە ئارادانیا ئەگەر پێشترێ کێشەی شەڕمان هەبوو بێ یاخود هەر حاڵەتێکدن بۆ نمونە بژێوی ژیانی خەڵک پەرلەمان لە موچەوە بگرا خلافەک بە قوڵکردنەوە تۆخکردنەوەی ناکۆکیەکان دەست پێ بکەن یان بە ئیشکردن لەسەر خەمە هاوبەشەکان بخۆی ناکۆکیەکان هەموو کات لە سیاستکردن واتە گونجان و لێبوردەیی ئێمە کە دەین لە شوێنێکی وەکو پەرلەمان ئیش دەکەین ئێمە پێمان باشە پەرلەمان وەکو یەکتیم هەموو حزبە سیاسەکان لە خزمەتی کۆمەڵانی خەڵکی کوردستان دابن و بتوانن حکوومەت بخەنە سەر ئەو ڕێزکەیەی کە پێویستە لەسەری بی ئەوە ڕێی ئێمەیە زۆر باشە من مەبەستم لە خاڵ هاوبەشەکان ئەوەیە بۆ نمونە خەمی دایکی هەمومان لە ماڵەوە یەک خەمە خەمی باوکی هەمومان لە ماڵەوە یەک خەمە وایە وانە مەسەلەن هەمویان سیستمی تەندروستیەکی ڕێکوپێکیانەوە هەمویان یانێ بە پاس و تەکسی ڕێکوپێک هاتو چۆ بکەن هەمویان پێویستیان بە بیمەی تەندروستیە وایە وانە ئایا پێت وایە ئێمە ئەتوانین پەرلەمان بەرینەوە ئەو شوێنەی کە مناقەشە جەوهریەکانی ئەم خەمانەی خەڵک کامجارە ئێمە دەنگدەر یا ئێمەی پەرلەمان آخر دەنگدەر کەم نییە دەنگدەر مشکلەکە وەیە مەجموعای خەڵکە نێرەی تر لی ناپرسێتەوە تا 4 ساڵی تر دەنگدەر کەم نییە دەنگدەر مهمترە لە ئەندام پەرلەمان دەنگدەر مهمترە لە حیزب ئەوانە وەسیلەن وەسیلا لێرە بووە بە ئامانج وانە زۆر جوان ئەبێت دەنگدەر ئەو بڕیارە بدا چێ دەنێرێ شەڕی بۆ بکە خزمەتی بۆ بکەوێت چێ دەتوانێت ئەو کەسانە هەڵبژێرێ یا دەنگ بەو لایەن و بەو حزبە بدایە بۆ ئەندام پەرلەماندا بینێری لەوێ دەنا بەلامەژە پێدا بیگەڕێنێتەوە ئەو ئاستەی کە خەمەکانی بەش زۆر باشە با ئێمە درێژە بە گفتوگۆکەمان بینە چینە شوێنی پرۆگرامەکە فەرمون بابەیەکەوە لەوێ قسە لەسەر شوێنی ئەساسی پەرلەمان و مەهامی ئەساسی پەرلەمان فەرمون.
ئەم شەویش کاندیدەکەمان یەکگرتووە بێت کاک هیوا حامد چەند دەنگدەرێکی یەکگرتو گۆڕان و پارتی ئەدوێنم کاک ڕەبیعکە بە دکتۆر ڕەبیعی ژناسراوی لە هەمان کاتدا دڵگەرمی بۆ مەسەلەی هەڵبژاردن ئەگەر دڵساردیەک هەبێ پێت وانە پێویستە جارێکی تر خەڵک ئەپدەیت بکەینەوە بۆ ئەوەی پەرلەمان بباتەوە ئەو شوێنەی کە فعلەنی خەڵک بێ مناقەشەی گرفتەکانی خەڵکی تێدا بکرێ نەک بکرێ بە شوێنی شەڕە کورسی و بەرژەوەندی مجەڕەدی حیزبەکان. بەناوی خۆی گەورە بەخشندە میهرەبان زۆر سپاس بۆ بەڕێزت زۆر سپاس بۆ تەلەڤیزیۆنی ڕوودا بۆ بەرنمەیە دڵگەرمم بۆ هەڵبژاردن بەڵێ زۆر دڵگەرمم و لەگەڵ ڕای جەنابیشتم ئەگەر بمانەوێ پەرلەمان بگەڕێنینەوە باری ئاسایی خۆی ئەوێ ببێتە شوێنی ململانەی خزمەتکردن و شوێنی ململانەی پێشکەشکردنی جوانترین خزمەتگوزاری و دەست بخرێتە سەر ئەو کێشانەی کە حکوومەت لەوانەیە نەیبینێ یا کەم تەرخیم بێت تێدا بە هەموو حزبەکان و بە هەموو پەرلەمانتارەکان بتوانن بەیەکەوە دوا ڕۆژێکی خۆش و باش بۆ هاوڵاتی دەستە بەر بکەن. بێگومان جەنابەت ئاماژەت بەوەدا کە دەنگدەر بتوانێت ئەویشە بکاتەوە و گەرم و گوڕ بێت بتوانێت ئەو کەسانی کە بە شایانی دەزانێت بە پێویستی دەزانێت ئەوان بنێرێتە ئەو گۆڕەپانە جا لە هەر حزبێک بن و لە هەر لایەنێک. باشە کاک قاسم پێدوانیە یەکێک لە کێشەکان ئەوە بوو کە ئێمە پەرلەمانمان ئەمەندە بە حیزبی کرد تەزریدمان کردەوە لە مەهامە تایبەتیەکانی خۆی کە مەسلەی تەشتیع و بە دوواداچوونە بۆیە وای لێ هات پەرلەمان یەکێ دایەخا یەکێ دوایەخا بەرلەمان نابی لە ئەرچی ئەساسی خۆی لا بدا ئەرچی ئەساسی بەرلەمانەوە یەکەوە چاودێریە و هەروەها داڕێژتنی یاساکانە ئەگەر بێت و ئەو دوو ئەرکە ڕئیسیە ببیتە ئەرچی بەندام بەرلەمانەکان کەس ناتوانی بەرلەمان لە ڕێگای ڕاستەقینەی خۆی لا بدا ئەویش بەوەیە کەوە ململانەی حزبایەتی لە ناو بەرلەمان ئەگەر حزبی دەبی بەوەی بیتن ئێمە چەند دەتوانین زیاتر خزمەتی ملەتەکەمان بکەین زیاتر ئەو یاسایانە جێبەجێ بکەین کەوا هەموو ملت پەرۆشیتی. کاک ڕێباز پێدوانیە لە ماوەی ڕابردوودا ئێمە لە پەرلەمان بە کۆمەڵێ سراع و ململانی لابەلاوە کاتێکی زۆرمان کوشت و ئێمە بۆشایی یاساییمان زۆرە لە زۆر بواردا زۆر بوار هەیە یا ڕێکمان نەخستووە یا یاسامانە یا یاساشمان هەبێ پێویستی بە دووبارە ئەبدەیت و پیاچوونەوە و تعدیل و ئەوەیە بێگومان پەرلەمانی کوردستان لەوەتەی دامەزراوە بە چەند قۆناغێک و یان با بڵێن بە چەند مەرحەلەیەکدا تێپەڕیوە پەرلەمان پێش دروستبوونی بزوتنەوەی گۆڕانەوەوانە پەرلەمانی کوردستان بە شایەتی هەموو کۆمەڵانی خەڵکی کوردستانەوەوانە ڕۆڵێکی زۆر لاوازی هەبوو و تەنانەت لە مەسلەی بەدواداچوون لە مەسلەی پرۆژە یاسا لە هەموو مەسەلەکان بەگشتی پەرلەمان ڕۆڵێکی مردی هەبوو کە پەرلەمان نابێ وابێ کە دەسەڵاتی تەشریعی یەکەکە لەو دەسەڵاتانەی کە دەبێت بەردەوام بە دوواداچوون بکە و پرۆژە یاسایی هەبێ دوای بزوتنەوەی گۆڕان و ئەوانە ڕاستە ململانەیەکی حزبی و ئەوانە هاتە ناو پەرلەمان لە پێناوی چی لە پێناوی ئەوەی کە پەرلەمان ببێتە ئەو مؤسسەیە ئەو دەستگایە کە دەبێ هەبێ. بەڵام من وەکو سەحەفیە گلەیم هەیە لە هەموو حزبەکان چونکە حەزەکەم زانی جاری وایە ئەگەر یعنی قانونەکان ژیانی خەڵک بووە بە مادەی مفاوەزات ئەمڕۆ لەگەڵ پارتیا شەرتە مەسەلەن قانونەکەیانمە پێش وەکو کارتی کۆنکەنی لێ هاتووە ئەمڕۆ لەگەڵ پارتیا ڕێکی مادەیەکی ترێنمە پێشەوە ئەمە ببوورە قەزەیەکی ترێنمە پێشەوە ئەمڕۆ لەگەڵێکێتیا مەسەلەن لەگەڵ حزبێکی تراتە تەحالوفەکەم بەنگە دەم بە پرۆژەیاسایەکە یەکێتی نارەتی مەبەستمەوە کاتی نەهاتووە پەرلەمان تەجرید بکەینەوە لەو سیراعانەی کە ناپەرلەمانین خۆی یعنی ئەمە بەس بۆ گۆڕان نایڵم بۆ هەموو حزبەکان بەڵێ بێگومان کاکران پێش ئەوەی باسی ئەو وردەکاری بکەین بە ئیتارە گشتیەکە لە ئیتارە گشتەکە پەرلەمانی کوردستان بەردەوام لە ژێر هەڕەشەیە بەردەوام لە ژێر ئەوەیە کە سوکایەتی پەرلەمان لە ژێر هەڕەشەیە خیتابی ناپەرلەمانی ئەوە بابەت کامیانە کاک قاسم کامیانە عفوم کە دەبی پەرلەمان لە ژێر هەڕەشەیە خیتابی ناپەرلەمانی حەز دەکەم قسەی خۆم تەواو بکەم فەرمووی فەرمووی بەڵێ بەڵێ
طبعا پەرلەمانی کوردستان بە داخستنی پەرلەمان و دەرکردنی سەرۆکی پەرلەمان ئەوە سوکایەتی کردنە بە پەرلەمان کە حزبی فەرمانڕەوا لە هەرێمی کوردستان ئەمەی کرد ئەوە یەک دوو پێشتریش مەسەلەن هێنانی دەبابە بەردەم پەرلەمان و دواتر پێش هەڵبژاردننی پەرلەمانی عێراق کۆمەڵی گەنج و ئەوانە ڕاست پێدران کە بستنە سەر پەرلەمان ئێستا لە پەرلەمانی ئەم جارەش ئێمە دانیشین مەسەلەن هەر ئەم مناقەشانە بکەین لە کاتێکا خەڵک دەرمانی پیسی دەرخواردەیرێ لە کاتێکا خەڵک ئاوی خواردنەوەی نییە لە کاتێکا خەڵکی ئەم وڵاتە پێویستی بە بیمەی اجتیماعیە لە کاتێکا ئەمە پێویستمان بە نیزامی بانقین هەیە بۆ دروستکردنی شەفافەتی دارایی ئێمە دابنیشین هەر باسی سیوەکی بوو 16 ئۆکتۆبەر و دانیشین باسی ئەوە بکەین فلان کەس خیانەتی کرد ئەگەر بۆ خیانەت بگەڕین لە تاریخێمە حەزەکەم زانی بەشی دە شەڕی ناوخۆی تر خیانەتە دۆزیتەوە باوەڕم پێ بکە ڕەنگە لە خیانەت لە من بخیتە ژێر مایکرۆسکۆبی وردەوە ڕەنگە خیانەت لە خوێن و ڕۆحی منی شابێ بەڵام ئایا ئیشی ئێمە ئەوە نییە کە ئێمە نەوەیەک دروست بکەین کە وازی لێبێنین لە خیانەت و ڕۆحیەتی خیانەت و یەکتر سڕینەوە یەکتر کوشتنی تا دەرکەن تۆ چۆن دەتوانی بی پرۆژه یاسا بکەیت چاودێری بکەیت حزبێکی سیاسی نەتوانێت چوار گەنج هەان بدا بۆ ئەوەی بێن هەڕەشە لە پەرلەمان کاگڕێباز ئەوە کاگڕێباز پێدوانی هەمووتان مەسەلەن مەنتەڵیتێتی ئەمە حیزبەکان وایە بۆ نمونە ماوەی پێشوو پێش دەستپێکردنی بانگەشەی هەڵبژاردن بزوتنەوەی گۆڕان ئێوێ شعبی کوردی و خەون و ڕویا و چاوەڕوانی کورد بۆ پەرلەمان تەوقیت بکە لەگەڵەوەی کە بزوتنەوەی گۆڕان حازرە بێ بۆ دەنگدان پێدوانیە مەسەلەن ئیتر وەکو یەک خەڵک سەیرەکە ئەوەی دایەخە ئەوەی دوایەخە مەبەستمەوە کاتی نییە تەجاوزی ئەم منطقە لە حیوار بکەن تەجاوزی ئەم تەجاوز کراوە پێشتر کاکڕنج و ئێستاش بەردەوام بزوتنەوەی گۆڕان پێشتر پرۆژەی هەبووە پرۆژه یاسای باشی هەبووە و پەرلەمانتاری ئەکتیڤی هەبووە و لە ناو حزبە سیاسەکانی تریش پەرلەمانتاری باش هەبووە ئەکتیڤ بۆ بوون منە باسی ئەوەی هەڵبژاردنت کرد هەڵبژاردن دوا دەکرێت ئەوانە لە کۆمسیۆن داوا لە حکوومەت کرا کە حکوومەت وەزارەتەکان هاوکاری کۆمسیۆن بکەن ئەو لیستە پاک بکرێتەوە تۆماری دەنگدەران مەسەن بۆ نمونە وەزارەتی تەندروستی 6,000 ناوی ناردیە ناوی دوانە ئەوەی من بزانم ئەمانە هەمووی ڕاستیە بەڵام بەداخەوە لە کۆبوونەوەکەی پارتی و بزوتنەوەی گۆڕانە باسی ئەمانەی چی نەکراوە باسی زیاتر باسی پەرلەمانی عێراق و مەسەلەی عێراق کرا ڕاستە توا ببوورە کاک قاسمیش بە هەندێک پرسیاری لێ بکەم چونکە کاتەکە سنووردارە ئیتریە مەولای دکتۆر ڕەبیع کاک قاسم پێ دوانیە ڕاستیەک لە قسەکانیدا هەیە یعنی پەرلەمان زۆر کارتۆنی کرایەوە لە ماوەی ڕابردوودا و بەشێک لە ئۆباڵی ئەم بە کارتۆنیکردن و بێ ئومێدکردنی خەڵک بەڕاستی لە ئەستۆی پارتی وەکێتیە ئەمن زۆر سەرنجم لەسەر قسەکانی هەواڵی بەڕێزم هەبوو بەڵام من نامێتن داخلی ئەو تەفاسی باشە لەگەڵ من داخڵ ببە پێ دوانیە بەشێک لە بێ ئومێدکردنی خەڵک پارتی وەکێتی بوو نەخێر ئەنەما بەشێکی زۆری ئەو هەڵانە بوو کەوا کۆمەڵێک لە ئەجندای خارجی فەرزی کردە سەر کۆمەڵێک لە ئەندام بەرلەمانەکان و ڕەوشت و تێنەگەیشتنی ئەرچی ئەندام بەرلەمانەتی لەلایەن زۆر لە ئەندام بەرلەمانەکان بۆ نمونامە ئەندام بەرلەمان ئیوەی نییە بێتن ئیشی ئەوەیەکەوە یاسایەک بنووسێ یاسایەک پەسەند بکاتن بۆ خزمەتی ملەتەکەی ئیشی ئەوە نییەکەوە تەدەخلی سەتان لایەنین لایەنای تربی ئەوەی کەوا دیتمانکە بەڵام پێ دوانیە یعنی ئێوەی دەنگدەران و مەیالی پارتی یعنی ئێوە ئەتانەوێ یاسا هەمووی سەبغی ئێوەی پێوە بێ مەسەلەن ئێوەتانەوێ قانونی خۆپیشاندان مەسەلەن بەدڵی ئێوە بێ ئێوەتانەوێ هەرچی یاسا و ڕێسای ئەم وڵاتای هەمووی بەدڵی ئێوە بێ یەکەواتە بە حیزبی وەحید حکم بکات لە وڵاتای و تەواو پێ دوانیە بەشێک لە سیراعەکان لێوە سەرچاواگرێ کە ئێمە پەرلەمانمان هەیە پارتی حیزبێکی گەورەیە تێیدا بەڵام ڕۆی بە پلورالیزم نییە نەخێوانە بلاکەس پارتی بڕواایەکی سەتاسەتی بەوەی هەیە کەوا ئێمە بە هەموو ڕەنگەکان جوانین بە هەموو پێکاتەکان جوانین بەڵام بە شەرتێک ئەو پێکهاتە جوانە ڕەنگەکان نەبوو شێر لەسەر یەکدریت ئێمە وەک پارتی حەقی مافی خۆمانە جەماوەری خۆمان جەماوەەر زیاد بکەین لە بۆی کەوا بتوانین بە شێوەیەکی جوان خزمەتی ئەم نیقاشەیە کاگڕەبیع لە نێوان ئەم دوو منطقە جیاوازات چیەڵە زۆر جارەوترێک گرت و دوای یەکێتی و پارتی قسەی کۆتایی خۆیەکە ئەمە ڕاستە ئەوە بڕیارێکە بەسەر یەکگرتوودا دەدرێت زۆر بە
منیش نەموت حکمی منە ئاڵم بەس خۆشتان بسووتان نا کاکرس خۆی ئەبێ خوێندنەوە هەبێ بۆ بارودۆ لەسەر ئەم منطقی ئەم دوو برادرە بۆ پەرلەمان چیە نا لەگەڵ هەردووچیان نیم لەگەڵ هەردووچیان نیم من ڕای جیاوازی تایبەتی خۆم هەیە بە تایبەتی ئەو پەرلەمانە وەکو سەرەتا جەناب دامەژەر ئەبێ بکرێتە مەیدانی خزمەتکردن واز لەو یەکتر شکاندن و یەکتر تۆمەتبارکردن و قودانی حزب بۆ پەرلەمان واز لەوانە بێنین لی گەڕێن ئەندام پەرلەمانەکان ئازاد بن سربەست بن ئەوانەی کە لە خزمەت هاوڵاتیدایە زۆر زار قسە دەکرێت بەڵام کاکڕن لەبیر نەکەین پەرلەمان دەستورێکی دەستورەکە مرۆڤ نووسیتەوە ئاەتی قورئانیە ئاکرێ هەموار بکرێت ئێستا میوانەکەینی ئێوەیە چی ئەڵەی بۆچی خەڵەکەم جارە دەنگ بە یەکگرتوو بات بۆ ئەوە دەنگ بە یەکگرتوو بدات تا بتوانین بە باشترین شێوە لە هەموو مەیدانەکان خزمەتی ئەوان بکەین بە تابەتی لە پەرلەمان یەک ڕستە بڵی بە کاندیدەکەتان پێشەوەی بڕاوە پەرلەمان چی پێڵی دەڵێ مەتا دەتوانی خزمەت کە چکە هەر لەوێ دەتوانی خزمەتی ڕاستەخۆی ملەتەکەی خۆت پێش هەموو شتێ دەست بەرێ بۆ چ پرۆژە یاسایەک هەر پرۆژه یاسایەک لە خزمەت هاوڵاتی دابێ بە تایبەتی موچە زۆر سپاسانەکەم کاک قاسم کاک ڕێباز بەخێر بە سەر چاوەکانم کاک دکتۆر ڕەبیع بینەرانی بەڕێز ئێستا بزانین کاکی وا چیە لە کار وەجندا و پلانی یەکگرتوو چیە بێت بەڵێ جارێکی تر سلااوان لەبێت ڕز و سلام بۆ دەنگدەری هەموو لایەنەکان دیارە من لە ناو سیارەکە هیوادارم قسەی من کەستان نەدڵی نەگرن لە بەرەوەی لە پێناوی بەهێنانە قسەیە لۆجیکی هەمویان ئەخەمە بەردەم ئەو پرسیارانەی کە لەو کات و ساتەیە بە پرسیاری معقول لێزانم تر نازانم پرسیاری عاقڵانان پرسیاری خراپن هیوادارم پرسیاری خراپ نەبن بە حکمیەوەی کە ڕایۆشکاری یاسایی بووی منیش پرسیار لە زۆربەی بربژێرەکانەکەم لەسەر مەسلەی پەیڕەوی ناوخۆی پەرلەمان سەرەتاش بۆ دەستپێکەکەم دەستیشە هەبووە لە نووسینەوە هەر بۆ بۆنێەوە لەسەر داوای چەند پەرلەمانتار ئەتوانرێ ماوەی گرێدانی هەردوو وەرزەکەی پەرلەمانی کوردستان درێژ بکرێتەوە و بە مەرجی چی یعنی مەرج نییە مادەکەش مەزمونونەکە چیە لەسەر داوای یەک لەسەر پێنجیان دامانی پەرلەمانی کوردستان دەتوانرێت خولێک درێژ داوا پەرلەمانتار ینی یەک لەسەر پێنج تقریبان دەوری 23 پەرلەمانتارێک دەکات پێم وایوانە چونکە لە 120 لە 11کەش ژمارە هاتووە خۆتیش نووسیوتەتەوە دەستە هەبووە لە نووسین لە پەرلەمان زۆر ئاوا بە ژمارە باس ناکرێت ینی عاتەن عرفوانیە بە ژمارە باز بکرێ عاتەن نسبە زیاتر دەگوترێ مەسەلەن دە پەرلەمانتار دەتوانێت مەسەلەن هەندێک جار ئاوا باز دەکرێت بەڵام بەو شێوە زیکە بەڵام دقیق نییە بەڵێ بڵێ بەڵێ فەرمو ئێ چی تر درێژەی ئەوەی جەنابەت باست کرد خۆی سەبارەت بە پرسیارەکەی جەنابەت پرسیار بکرێت دەربارەی پێڕێوی ناوخۆیان دەستور یاخود یاسای هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان ئەوانە هەمووی ضرورن پەرلەمانتارێکە کەسێک کە خۆی کاندید کرد بە پەرلەمانی کوردستان ینی با بڵێن سەقافەیەکی عام ڕۆشنبیرێکی گشتی هەبێت سەبارەت بە ئەو سێ چوار شتێک کە ئاماژەم پێکرد درێژکردنەوەکە قسەکەت بەجێە درێژکردنەوەکە پێویستە لە چەند ڕۆژ زیاتر نەبێ خۆی لە 30 ڕۆژ نابێت زیاتر بێ زۆر تەواوە دروستە وەڵامەکەت بەستەنیا ئەو ڕقەمەی کە بە دەقیقی لە بیرت نەبوو وەڵامەکە هەڵە نییە بێگومان بەڵام ئەوەی کە لە یاساکەی خۆتان هاتووە ئەڵێ لە 25 پەرلەمانتار بە مەرجێ درێژکردنەوەکەش لە 30 ڕۆژ لەسەر پێنج خۆی یەک لەسەر پێنج من مەبەستمەوە بوو کە بە دەقیقی ئەوەی کە نووسیوتانەوە زۆر باشە مامۆستا بەخێر بەی سەر چاوەکانم تێبینیت لەسەر قسەی ئەو میوانانە هەبوو دیالۆجێکی بابەتی بوو دووسێ خاڵی زۆر گرنگیان ئاماژە پێکرد یەک لەو شتانەی کە ئاماژەیان پێکرد ئەوەیە کە لە پەرلەمانی کوردستان بە حکمی واقعێک کە هەیە لە 92 هەتاوەکو ئێستا هیچ حیزبێک هیچ هێز و لایەنێکی سیاسی نەیتوانیوە زۆرینەی پەرلەمان بەدەست بێنێ یعنی هەموو هێزەکان لە خوار زۆرینەی پەرلەمانیەوە بوون لە 92 حتاکو ئەو خولی ڕابردوش بۆیە لە پەرلەماندا ئەوە حقیقەتە دەبێت ئێمە ڕاست لەگەڵ دەنگدەرانی خۆمان بڵین و بە دەنگدەرانمان ڕاستی بڵین هیچ هێزێک کە زۆرینەی پەرلەمانی نەبێ دەبێت لە پەرلەماندا بە گفتوگۆ بگەیە ئەوەی کە یاسایەک دەربچێنی ڕازی بووی لە پەرلەمان و ئەدای پەرلەمانتارانی ڕابردوو بە ڕاستگۆی لە ڕاستیدا من یەک تێبینیم هەبوو لەسەر خۆلی ڕابردوو ئەمویان دۆست و هاوڕێی خۆشەویستن بەڵام لە خوڕی ڕابردوو یەک استراتیجەتی زۆر هەڵە پەیڕەوکرا ئەویش ئەوە بوو خەباتی پەرلەمانی لە هۆڵی ناو پەرلەمانەوە گوێزرایەوە بۆ سەر شاشەی میدیا و تەلەڤیزیۆنەکان ئەوەش هەڵەیەکی استراتیژی زۆر گەورەیە کەواتە پێویستە لەمە بە دوا پەرلەمان ئەزمون وەربگرێت لەوەی ڕابردوو
خەمەکان و نیقاشەکان لە ناو پەرلەمان مناقەشەکە شەڕی پەرلەمانتار لە ناو پەرلەمانە لەسەر شاشەی میدیاکان نییە لەسەر شاشەی میدیاکان خۆ بە کاریزماکردنە خۆ بە پاڵەوانکردنە لە ڕاستیدا شەڕی ڕاستەقینەی پەرلەمانتار لە ناو لیژنەکانە لە ناو هۆڵی پەرلەمانە کردووە بۆ حەلەبەیە ئاکیدی زۆر باشە بینەرانی بەڕێز پاش ناوبڕێک بەردەوام ببین لەگەڵ بەڕێز کاکیوا حامد کاندیدی بەرەو ئیسلاح ژمارە 4 دیارە ئەم خۆی یەکگرتووە بەرەکان لە چەند حیزبێک پێکدە تاوان بەبێ کۆمەڵ هەنێک کەس شەڵە بۆ ئەمە بەرەیەکی ئیسلامی نییە بەبێ کۆمەڵ دواترم ناقەشەیەوەشی لەگەڵاکەم یینەوە. بەخێبی مامەگیان فەرمۆ ئەرێ مامەگیان بۆ کوێ؟ کۆلاژین پلاس باشترین چارەسەرە چرچولۆکی پێزناڵەت و قژڵەتتان و دەپارێزێت تەنانەت دکتۆر گیان بە قوربانت بم ئەژنۆکان و پشتم گەلێک دێشێت تەواو بێزار بووم تکایە چارەسەرم بکە. مامەگیان ئەمە ئازاری جومەکانت کەم دەکات و ڕێگەی لە پوکانەوەی ئێسکەکانیشت دەگرێت. ڕۆڵە گیانەمە ناوی چییە؟ کۆلاژین پلاس بە خواردنەوەی کۆلاژین خۆت لە ژانی ئەژنە و بڕپڕی پشت ڕزگار بکە و قژ لەوەرین و پێستت لە چرچی بپارێزە. بە کۆلاژین بێژان بژین. ئێرە بەرزایەکانی سلێمانیە. بەرزایەکانی سلێمانی هێمای شارستانی و ژیان. Business class. گرنگ نییە لەگەڵ چیای خۆیتەوە؟ گرنگ نییە لە چ کاتێکایی خۆیتەوە. گرنگ نییە لەکوێی خۆیتەوە. تەنها گرنگە چایەکەت چای جیهان بێت. هەمیشە هەمیشە چای جیهان. زانکۆی ستراتفۆردی ئەمریکی پرۆگرامێکی زمانی ئینگلیزی دێنێتە کوردستان. پەیمانگەی ستراتفۆرد بۆ فێربوونی زمان دەکەینەوە. ئەم پەیمانگایە لە هەولێر 6 ئاستی زمانی ئینگلیزی دەبێت. ئینگلیزی بزنس، ئینگلیزی ئەکادمی، ئینگلیزی گفتوگۆ. ئاماد زمان ئەوەیە هەموو فێرخوازان بتوانن بە شێوەیەکی پرۆفێشناڵ ئینگلیزی بەکاربهێنن بۆ هەر مەبەستێک کە دەیانەوێت لە بواری بزنس کار بکەن یا بیانەوێت خوێنی باڵا تەواو بکەن. ئەو خوێنکارانەی پرۆگرامەکەی ئێمە تەواو دەکەن ئامادە دەکرێن بۆ تاقیکردنەوەی ئالتس و تۆفڵ بۆ ئەوەی بتوانن ئەو سەرکەوتنە بەدەست بهێنن کە دەیانەوێت لە هەر بوارێکدا کە هەڵی دەبژێرن. خواردنەکە ئامادەیە، خواردنەکە سارد دەبێتەوە.
بەڵە بەرەزان جارێکی تر سڵاوتان لەبێ بزانین کاکیوا حامد لەسەر داوای خۆی یا حیزبەکەی بربژێر کراوە بۆی بچێتە پەرلەمانی کوردستان. لە ڕاستیدا ڕەنگە زۆرێک لە بینەران و زۆرێک لە دۆستانیشم ئاشنا بن بەوەی تا شەوی پێش ئینتیخاباتیش بە هیچ شێوەیەک نە لە بەرنامەمدا بووە من خۆم بربژێر بکەم خۆم کاندیدیش بکەم. شەوی پێش ئینتیخابات باسوخواسی هەڵبژاردنی من هاتۆتە گۆڕێەوە لەسەر داوای کۆمەڵێک لە خۆشەویستان و دۆستانی حیزبەکەم داوام لێکراکە خۆم بپاڵێەوەم بۆ ئەو وەکوچە مامەستا سەڵاحەدینی تیا بوو آخر خۆش نییە ناوبێنین بەڵام بە شێوەیەکی گشتی قیادا پێیان زەرور بوو کە لە لیستەکەدا هەبم. زۆر باشە ئەگەر توانیت ببیتە ئەندامی پارلەمانی کوردستان یەکەم کاربیکێ لە پەرلەمان چییە بێت؟ یەکێک لەو شتانێکە لە بەرنامی مندا هەیەوە ضرورەتێکی زۆر زەرورە بۆ پەرلەمانی کوردستان ئەویش ئەوەیە بەڕاستی پەرلەمانی کوردستان تا ئێستا لە فەوزای تەشریعیدا دەژی. ڕەنگە ینی چەند دقەیەکم بوێ بۆ ئەوەی بڵێم فەوزای تەشریعی چییە. ئێمە ئەگەر سیاسەتێکی تەشریعی پلانێکی تەشریعیمان نەبوو هەر فراکسۆنە بۆ خۆی چی پێخۆشە چی حەزلەیە چی بزانێ مەسەلەن تووڕێی جەماوەردا دەمرچێنێتەوە ئەوە دێنێتە ناو پەرلەمان ئەوە ئەگەر پەیڕەوی ناوخۆ و دیسپلینەی نەکردووە بۆی فەوزای تەشریعی دروست نەبێ ئەم جارە ئەم پەیڕەوە تێیدایەتی ئەخرمە بەستەمەوەی 2018 بەو ئاسانە بەو ئاسانیە ناچێتە واری جێبەجێکردنەوە ئەوەش سەقافی قانونی زۆری دەوێت. لە ڕاستیدا سیاسی تەشریعی کاگرن زۆر زەرورە ئەویش ئەوەیە لە سەرەتای هەر خولێک دەبێت فراکسیۆنەکان کۆمەڵێک کێشە و ئاریشی ناو کۆمەلگات تهدید بکەن چین ئەو مشکیلانەی کە پێویستیان بەوەیە بە یاسا ڕێک بخرێن لە چوارچەوەی یاسادا ڕێژیان بخەی تاوەکو خزمەتی خەڵکی پێ بکەی. ئەم جارە من ئەوەی دەمەوێت لە پەرلەمانی کوردستان بیکەم لە ئایندەدا هەموو فراکسیۆنەکان سەرنجیان بۆ ئەوە ڕابکێشم هانیان بدەم بە هاوکاری لەگەڵ ڕێکخراوەکانی کۆمەلگەی مەدەنی بە هاوکاری لەگەڵ دەستگاکانی دیکە مەسحێک بکەین ڕووپێویەکەین بۆ کێشەکانی کۆمەلگا کامانن ئەو کێشانەی کە گرنگ تەرتیبی ئەولەویاتی بۆ بکەن بڵێ ئەوانە تەرتیبی ئەولەویاتیان بۆ بکەین لە سەرەتا لە چیەوە دەست پێکی ئەولەویات لای خۆت چیە ئەوە پرسیارەکە ئەولەویات یەکەم یاسا کە من دامناوە بۆ خۆم ئیشی تیا بکەم ئەوەیە پاشەکەوتی موچە کە یەکێکە لە ئاریشە هەرە گرنگەکانی کۆمەلگەی کوردەواری لە ماوەی 2 ساڵی ڕابردوو خەڵکی کوردستان خێزانەکانی خەڵکی کوردستانی زۆر عەزیێت داوە ئەگەر تا ئەو کاتە ئەو پاشەکەوتە ئەگەر تا ئەو کاتە پاشەکەوت چابوو بوو چونکە هەلومەردی دارایی بەرەو باشیەچە دوای ئەوە چیەکەی باسی چابوون بەشێکی کاگرنج پاشەکەوت خۆی مەترسی لەسرە چی لێ دێ ئەوەی ئەو پارەی پاشەکەوت کراوە باشە ئەگەر لە چوارچێوەی یاسایەک زەمانمان کردەوە بۆ خەڵکی کوردستان هەم زمانی ئەوەی کە لەسەر حکوومەتە هەم زمانی ئەوەی کە چۆن بۆی دەژێڕینەوە ئەوە بەڕاستی من پێم وایە خزمەتێکی یەکجار گەورە بە زۆرێک لە خێزانەکانی خەڵکی کوردستان دەکەین ئەمار وعد نابێ دڵنیا بەوە نابێت زۆر باشە دیارە جەنابەت پۆستی حیزبیت لە یەکگرتوودا لە پرسراوی دەستگای نوێنەران و حکوومەتی لە ئەدای ئەندامانی حیزبەکەت لە کابینەی هەشتی حکوومەت ڕازی بووی بەڕاشکاوی لە ڕاستیدا کابینەی هەشتی حکوومەت ینی هەرزوو تووشی کۆمەڵە قەیرانی اقتصادی تووشی ئەدای ئەندامانی حیزبەکەت وەزیرەکان لێی ڕازی بووی عەرزم کردی ینی کەمتر لە ساڵ و شتێک ئەوان عمریان بوو دووچاری یەکترانزا بۆ حکوومەت دووچاری ئەزمەیەکی اقتصادی بوونەوە ئەندامەکانی خۆتان لە ئەگەر ڕۆژێک بووە ئەگەر ساڵە بۆ ئەگەر دوان بووە لە ئەدایان ڕازی بووی لە ڕاستیدا کۆمەڵک پێوەەر هەیە دەتوانم بڵێن بەپێی کۆمەڵک پێوەەر ئەدایان باش بووە بەپێی کۆمەڵک پێوەرش کە لە بەرنامەی کاری حکوومەتدا هەبووە بەسەرن لە ئاستی چاوەڕوانی خەڵکی کوردستاندا نەبوو پەیوەندی بە زۆرفی ذاتی خۆتانەوە هەبوو بەشێکی کەمی پەیوەندی بە زۆرفی ذاتیەوە هەبوو بەشێکی زۆری پەیوەندی بە بارودۆخە سیاسیەکە بە بارودۆخی اقتصادیەکەوە هەبوو ئەی بۆچی باشەکان پەیوەندی بە هەلومەرجی بابەتیەوە هەیە هەلومەرجی ذاتیەوە هەیە بەڵام خراپەکان پەیوەندی بە هەلومەرجی بابەتیەوە من ناڵێم باشەکانیش هەموو بەس بە پەیوەندی بە بابەتێک خودیەکانەوەیە نا بە پێچەوانەوە لەگەڵ کشانەوەی یەکگرتوو بووی لە حکوومەت بەڵێ باشە بۆ لەبەر ئەوەی بەڕاستی یەکگرتوو پاکێزی تەقدیمی سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران کرد کە بۆ ئەوەی درێژە بدەین بەمانەوەمان لە ناو حکوومەت تکایە ئەو خاڵانەمان بۆ جێبەجێ بکەن کە لە بەرژەوەندی خەڵکی کوردستانە سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران بێباک بوون لە بەرامبەر ئەو پاکێزەی بەڵام زۆر جارەوەترێ ئەمەی مووقیفەکانی یەکگرتوو دواکەوتنی ئەحزابی ترەوە مووقیفی ڕاستەوخۆی خۆی نییە و هەندێک جار فەیسبوک بەڕێوەیە بە و مووقیفیشتان متەناقض بوو لەلایەکەوە لە حکوومەتە کشێنەوە بەڵام لە دەسەڵاتی خۆجێیی 20 پۆستان هەبوو ناکشانەوە ئەم تەناقضە بۆ یعنی بەس لە دهۆک 20 پۆستان هەبووە
عرضی جەنابەت کەم دەسەڵاتە خۆجێیەکان تەنها و تەنها تایبەتن بە کاروبارە خزمەتگوزاریەکان کە پێوەستن بە ژیانی ڕۆژانەی خەڵک. حکوومەت باسە لە سیاساتی عامی وڵات بە شێوەیەکی گشتی دوشتی تەواو لێک جیاوازن، یعنی لە حکوومەتی خۆجێی ئەوەندەی باسی خزمەتگوزاری خەڵک باس و خواسی هەیە، بەڵام لە سیاسەتی استراتیژی حکوومەتی هەرێمی کوردستانە لەگەڵ حکوومەتا بوونەوە. لەگەڵ حکوومەتا بوون لە ئاراستەکردنی سیاسەتی استراتیژ چییە؟ استراتیژ بریتە لە ئاراستەکردنی میلەت بەرەو سربەخۆیی وایەوە نیە. یەکێک لە خەتۆ استراتیژیەکانی مستەقبەلی کوردەمەنیە ئێوە لەگەڵیا بوون. ئێمەتر ئەم یعنی پینە و پەڕۆیە بۆ دەزانی چۆنە ئێمە لەسەر مۆزوعی ریفراندۆم نەکشاوێنێتەوە لە حکوومەت. ئێمە حکوومەت ناڵم ئەوە بەڵێ تاخر جەنابەت باسی ئەوەت کرد ئێمە لە هەندێکش لەگەڵ حکوومەت بووین. تۆ ئەڵەی لە دەسەڵاتی خۆجێیی بۆیە نەکشاینەوە لەبەر ئەوەی ئەمە پەیوەندی بە خزمەتگوزاریەوە هەیە، بەڵام مەهامی حکوومەت گەورەترە جگە لە خزمەتگوزاری مەسەلە استراتیژیەکانیشەوە نیە. یەکێک لە مەسەلە استراتیژیەکان پلان و بەرنامە سیاسیەکان ئەوە نیە. لەگەڵ حکوومەتا بوون لەگەڵ حکوومەتانە بووی لە چۆنێتی ڕێخستنەوەی پەیوەندیەکانیان لەگەڵ بەغدا بە هیچ شێوەیەکوانە بوو. یعنی ئێمە لە مەلەفی مفاوەزات لە بینی حکوومەتی هەرێم و لەگەڵ حکوومەتی بەغدا بە هیچ شێوەیەک لە ئەدای حکوومەتی هەرێم ڕازی نین. کارەباتان لابوو، کاروباری کۆمەڵایەتیتان لابوو، ئێستا بۆ ئەمانەتان چا نەکرد؟ با من عەرزی جەنابەت کەم باسی گواستنەوە گەیاندن، باسی هەندێک پرسی سیاسیت کرد. ئێمە چەندی ساڵە داوای دامەزراندنی دەستەیەکی دانوستانکاری سربەخۆ دەکەین لە هەرێمی کوردستان ئەجندای تەفاوزی لەگەڵ بەغدا واضح بێ لە هەرێمی کوردستان داناندرێت. سربەخۆ چییە؟ بڵێ مەبەستان بچین لەسەر جادەوە ئەی ئەمام هەموو خەڵکە بۆ ئەنێرینە مثلەن ناو حیزبەکان بۆ خەڵکە نێرنە پەرلەمان مەبەستە لە دەستەی سربەخۆ چییە؟ یعنی لە دەرەوەی یەکێتی و پارتی و کۆمەڵ و گۆڕان و یەکگرتو؟ نەخێر لە ناو دامەزراوەکانی دەسەڵاتە بێ حیزبەکان نەبن. ئێستا حکوومەتی هەرێمەیە پەرلەمانەیە بەڵام پارتی و یەکێتی مفاوەزات لەگەڵ بەغدا دەکەن. بەبێ ئێوە؟ بەڵێ هیچ کاتێک ئێوە پرستان پێ نەکراوە؟ دەزانی چۆنە پرسپێکردن جیاوازە کاک ڕەنج لەگەڵ ئەوەی کە تو بەشداربی لە سناعی سیاسەتی تەفاوزیت لەگەڵ بەغدا. بەڕاستی پارتی و یەکێتی ئەوان تەحەکومیان کردووە بە ئەو سیاسەتەی کە لەگەڵ بەغدا داڕشتراوە بۆ تەفاوز و گفتوگۆکردن. حیزبەکانی دیکە بەشداریشیان پێکرا بەشداریشیان بەڵام زۆر کەسەڵە بەغدا واقعیە تەعامل لەگەڵ 4 حیزب ناکا کە 11 کورسیانەیە بە هەمویان. تعامل لەگەڵ دوو حزبی زۆری نەدەکات. ئێمە کیانێکی دەستوری قائمین، ئێمە ناومان هەرێمی کوردستانە، موسساتمانەیە، دامەزراوەی دەسەڵاتمانەیە. بەغدا دەبێت لەگەڵ ئەو دامەزراوەی دەسەڵاتانە مامەڵە بکەن نەک لەگەڵ ئەحزاب. بەڵام ئێستا هێشتا حکوومەت تەشکیل نەبووە نایبینی لەسەر کورسیەکان مفاوەزاتەکرانی لە بینی قوارە و کوتەلی سیاسیە. کاک ڕەنج ئەوە باسی بەغدایە هەر حزب و لایەنێکی سیاسی ئێستا ئێستا ئەو تەفاوزەی ئێستا تەفاوزە لەگەڵ کوتلە پەرلەمانیەکانی بەغدا بۆ پێکەنانی حکوومەت لە بەغدا. نەک ئەوەی ئێستا تایبەت بێ بەپرسی هەرێمی کوردستان بێت تەفاوزکا لەگەڵ پارتی وێژێتی. زۆر باشە مامەستا، تۆ ڕایۆژکاری یاسایی لە پەرلەمانی کوردستان ئەو پرۆژانە چین کە بە پێشنیازی بەڕێزت یەکگرتوو لە پەرلەمانی کوردستان پێشکەشی کردوون، کام پرۆژانیان بوونە یاسا و کاری باشیان لەسەر کرا؟ ئەمن عەرزی جەناب بکەم لە ماوەی 2 ساڵی ڕابردوو جارێ ئەوەی کە خەڵکی کوردستان کە پێویستە بیزانن 2 ساڵ پەرلەمانی کوردستان تاتیل کراوە و ئیشی نەکردووە. لە پێش 2 ساڵەکە بەڕاستی یەکێک لەو شتانی کە زۆر بەباشی کاری لەسەر دەکردووە. من یەکێک بووم لەو کەسانی کە بووم لە ناو بۆردەکەی یەکگرتووی ئیسلامی کوردستان. 20 یاسا بزانم تێپەڕ کراوە نیە؟ 20 پرۆژە یاسا تاوەکو ئێستا بەڵێ زیاترە لەوە وابزانم 30 لەم سیە چەنی هەیەەوە بۆ خۆی 21 بەڵێ. دەزانی چۆنە کاک ڕەنج هیچ یاسایەکی هیچ حزبێکی دیاریکراو نییە لە ناو پەرلەمانی کوردستان. دەزانی بۆ مەبەستم پێشنیاز مامۆستا. پێشنیازەکەش حتا لە پێشنیازیشە ئەگە ملاحەزە فەرمووی زۆربەی فراکسیۆنەکان تەوقیعی هاوبەشی بۆ کۆ دەکەنەوە. لەبەر چی؟ لەبەر ئەوەی ئەتو ئەگەر تەوقیعی هاوبەشی بۆ کۆ نەکەیەوە دەمرێندرێ تێناپەڕێندرێ لە ناو پەرلەمان لە ناو هۆڵی پەرلەمان. بۆیە تو مەجبوری وەختێک زۆری نەدنیە مەجبوری لە هەموو فراکسیۆنەکان ئەندامی بۆ بێنیت تاوەکو تەوقیعی بکەن تاوەکو فراکسیۆنەکەی لە ناو هۆڵی پەرلەمان مساعد بێ بۆی ئەو پەرلەما ئەو یاسایە تێبپەڕێنرێ. لە ماوەی خولی ڕابردوو ئەو یاسانی بەلامینەوە زۆر گرنگ بوو. مەسەلەی ئەو یاسانی بەلایەتی پۆڕنۆ و سێکسی و شتەکان. پرۆژە هەیە یەکێتی پێی ناسراوەتەوە، پرۆژە هەیە پارتی پێی ناسراوەتەوە. یەک شتی تر ئەڵێم ئەم پرۆژەیە هی هەمووتانە هیوادارم فەرامۆشی نەکەن وعدتان ناوە. ئێستا پرۆژەکە لای کاک جەعفەری منکی و خات و بێگەر تاڵەبانیە مافی نەخۆش. ئەمە هی هەمووتانە هیوادارم بیکەن، وتوتانە ئیشەڵا ناگاتەوە خۆیان نیکەن.
پرسیارێکی تر ئەوەشم وەڵامەکەم دەستگیر بوو باسی چەند پرۆژه یاسایەکەن کە گرنگ بوو لە ماوەی ڕابردوو. نانە ئەوەی کە ئاخردە وەڵامەکە ئەڵەم پێشنیازی خۆتان وەکو یەکگرتو هیچ وەکو خۆت. ئاخر ئەوە شتێکت پێ بڵێم کاک ڕەنج من لەوێ ڕایشکاری یەکگرتووی ئیسلامی کوردستان نیم. من ڕایشکاری یاسایی پەرلەمانی کوردستانم سەرجەم فراکسیۆنەکان ڕاوێژم پێ دەکەن هەروەکو فراکسیۆنی یەکگرتووش ڕاوێژم پێ دەکەن فراکسیۆنی گۆڕانیش ڕاوێژم پێ دەکەن فراکسیۆنی دیکەش ڕاوێژم پێ دەکەن بۆیە ڕەنگە چەندە کاریگەریم هەبوو بێت لە سەر فراکسیۆنی یەکگرتوو بە هەمان شێوە لەسەر فراکسیۆنەکانی کەش کاریگەریم بۆ لە پرۆژە یاساکانیان ئەوە ڕۆحێتێکی جوانەگەروا بێ فعلەن وەڵامەکەی تۆ منطقیترە لە پرسیارەکەی من. بەڕێستان وەکو کەسێکی یاسایی یەکێک لە دروشمەکانتانەوە یاسایەکی باش یەکسانە بە ژیانێکی باش وەکو لە سیڤەکەتدا باس کرا. پێتان وایە ئێمە لە کوردستان کێشەی نەبوونی یاسامان هەیە یان کێشەی جێبەجێ نەکردنی یاسا؟ ئێمە جارە پێش ئەوەی پێش کێشەی جێبەجێکردنمان هەبێ کێشەی کواڵیتی یاساشمان هەیە بەڕاستی. یعنی یاسا هەیە لە ساڵێکدا 3 جار هەموار کراوەتەوە. یاسا هەیە کاگڕنج لەگەڵ داوای لێبوردنم بۆ هەندێک لە پەرلەمانتاران لە لیژنەی قانونی یا لە ناو هۆڵی پەرلەمانیش کە خوێندراوەتەوە ئاخر جملەی کە مەملەکەی ئوردنی هاشمی پێوە بۆ لە بیریان چووە ڕەشی بکەنەوە ڕێک کۆپی کراوە هێنراوە. یعنی بەڕاستی هەندێک لە یاساکان زادەی حاجە و پێویستەکانی کۆمەڵگەی کوردەواری نەبووە. پەیوەندی بە نەبوونی کادری یاسایی بەهێزەوە هەیە لە پەرلەمان زۆر یعنی تەسەور دەکەی ئێستا کوتلە فراکسیۆنی گەورە هەیە لە ناو پەرلەمانی کوردستان ئەندامی یاسایی نییە بینێرێتە لێژنەی یاسایی. زۆر باشە ئەوە سەرنجێکی زۆر بەجێە ئەڵێ فراکسیۆن هەیە یەک کەسی یاسایی تێدانە لە کاتێکا ئیشی پەرلەمان لێنەرەکەیان لە ناو لیژنەی یاسایی نییە. لە ناو لیژنەی یاسایی نییە. ئەنجا ئەوان شت زۆرە زاننا لە ناو لیژنەی دارایی زۆربەی زۆری ئەندامانی لیژنەی دارایی اقتصادی نییە. ئەوانە ینی بەشێکن لەو گرفتە زۆر قوڵانەی کە پەرلەمانی کوردستان بەدەستیەوە دەناڵێت. نەبووە بە سەبەبێک کە زۆر جار پەرلەمانە بێ بە نوکتە و لە ئاستی خەمەکان و پێویستەکانی خەڵکانیان. من لە سەرەتای بەرنامەکەی جەنابەت ئەو پەیامەم ئاراستی خەڵکی کوردستان کرد. تکاتان لێ دەکەم خەڵکی کوردستان تکاتان لێ دەکەم دڵنیا بن لەوەی پەرلەمان زۆر گرینگە بەڵام لەوە گرنگتر ئەوەیە چێ دەنێریە پەرلەمان. ئەتو ئەگەر خەڵکێک نەنێریە پەرلەمان لە یاسا بزانێ لە اقتصاد بزانێ لە سیاست بزانێ پەرلەمانت بۆ بچووک دەکاتەوە. بە بڕای تۆ یەکگرتوو ئەو دە کورسیەی لە پەرلەمانی کوردستان هەیەی زیایی ئەکا یان کەم؟ ئایا بۆ وەڵامەکەتان یعنی بۆ ئەو معریفەی هەتانە لەسەر وەڵامیان پرسیارە پشتان بە کام ڕاپرسی بەستووە؟ من لە ڕاستیدا کۆمەڵێک تەغییراتی مجتەمەعی ڕوویانداوە لە ماوەی 4 ساڵی ڕابردوو کۆمەڵێک ئەزەماتی اقتصادی گەورە ڕوویانداوە کۆمەڵێک هەیە زولایانی سیاسی تازە هاتوونەتە سەر ساحەکە هەموو ئەوانە پێمان دەڵێن کورسیەکان گۆڕانکاریان بەسەردێ بەڵام ناتوانم ێستا زیانی یەکگرتو و گۆڕانکاریان من پێم وایە هەموو هێز زولایانە سیاسەکان بەشێک لە زیانیان بەردەکەوێت بە یەکگرتووشەوە. چەند کورسیان کەواتە ئەم جارە کەمەکەن؟ من پێم گوتی هەموو ئەو تەغییراتە مجتەمەعی و هێز و لایەنە سیاسەت تازە پەیدا بووانە وا دەکەن هەموو هێزە تەقلیدیەکان یا هێزە کۆنەکانی ڕابردوو شتێک زەرەر بکەن. تۆ یاسایی بەڵام لەگەڵ منە زۆر دەبلە ماسیت ڕقەمێکم پێ بڵێ عنی یەکگرتو چەندێنێ؟ ینی بە تەسەوری من شتێک زەرەر بەر یەکگرتوش دەکەوێت. چەند؟ تەمەنا دەکەم زۆر نەبێت تەمەنا دەکەم کورسیەک زیاتر نەبێت. تەمەنا زۆر باشە هیوادارم هەموو حیزب و لایەنەکان شتەکان بە دڵی خۆیان بێ. ئێوەکو گرتووی ئیسلامی کوردستان زۆر بە دڵگەرمیەوە بەشداریتان لە گشتپرسی سەربەخۆیی کوردستان کرد. پێتە ئەمە بە خاڵی بەهێزی خۆتان نەزانن بۆ ئەمڕۆ لە بانگەشەدا یا بە خاڵی لاوازی خۆتان؟ کاکڕەنج لە ڕووی مەبدەئیەوە گشتپرسی مافێکی ئەسیل و ڕەوای خەڵکی کوردستانە. کەواتە خاڵی بەهێزتانە؟ بڵێ. زۆر باشە. باشە. ڕەنگە فریای سێ پرسیار بکەوم. فەرموو مایکەکە بەچێە؟ مایکەکە بەچێە؟ با قسە بکە فەرموو. عفۆنی سەدەنگم باشە کاکڕەنج؟ بەڵێ عیبی نییە براجان. تەمان من لێرەدا دەستخۆشی بەرنامەکە لێ دەکەم بە خێراتنی و میوانە بەڕێزانە و مامۆستای واش دەکەم و پەیامێکی بچووکشم بۆی مامۆستای وای. بەڵێ فەرموو پرسیارەکەم بەڵام وەکو کوڕی ئەو قسە ناکەم وەکو تاکێکی ئەم وڵاتە پەیامێکی بچووکم بۆی هەیە وەکو نابینایەک داوای ئەوەی لێ دەکەم کە ئەو تەنها باوکی من نەبێ بەڵکو لە دوایەوەی کە چووە پەرلەمان خۆی بە باوکی هەموو میلەت بزانێ خۆی بە ساحیبی هەموو میلەت بزانێ و خەمخۆری هەموو تاکێکی کورد بێ و خاوەن پێداویستێکی تایبەت کە بەداخەوە من لە وڵاتێک دەژێم کە خەمترین قەدر و ڕێز لە کەسانی خاوەن پێداویستی تایبەت دەژیر لەگەڵەوەی کەسانی زۆر بەهرەدار و بەتواناشیان تێدایە و داوای ئەوەشی لێ دەکەم کە لە ڕێگای
پرۆسی یاسادانانەوە هەوڵی ئەوە بدات کە کۆمەڵێک یاسایان بۆ نابینایان دابنێکە مافەکانیان و ژیان و گوزەرانیان لەو وڵاتە فراهەم بێت و چی دیکە یعنی سپاس بە قوربانم هیوادارم بەخێر بێ سەرچاوم هیوادارم پەیامەکەم گەیشت بابت تیارسەنەتەوەک و هاوڵاتیەک داواکەت لێکردەوە هیوادارم وە قسەکانیشە بەجێ بوو هیوادارم کەسانی خاوەن پەداویستی تایبەت و نابینایان لەبەر چاو بگیرە فەرموو برای من منشاءڵڵا قادر وەک بێلایەنە بەخێر بێ کاک شاڵاو سەرەتا دەستخۆچی و بەرنامەتان لێ دەکەم سەرسەرم پرسیارم هەیە پرسیارێکم هەیە ئایا لە پەرلەمانی ڕابردوو یەکگرتو هیچی بۆ خەڵکی کوردستان نەکرد سەرێ هەموو وعدەی بە خەڵکی دابوو ئایا چ متمانەیەکتان بە خۆتان خەڵک ئەو جارە متماناتان پێ بکاتەوە دەنگتان داتێ وەچیتان پێ بۆ گەنجان و لاوان و خوێندکاری و قوتابیانەی کە تەخڕوج دەکەن دەست خۆش کاکە شاڵاو فەرموو ئەو بەڕێزانە زۆر سپاس سعید خۆشناو یەک دوو پرسیارم لە بەس یەک پرسیار بێ بە قوربانە بم وەڵی پرسیار بیکەینە دوو باشە ئاخر بۆی فریای جواب بکە من دوو خولەکەم ماوە من پرسیار لە بەڕێزکاکی وا دەکەم بۆچی لە کاتی حکوومەتی هەرێم لە بارقورسیدا بوو ئێوە کشانەوە یعنی هیچ ئەنجامێکی باشتان نەبوو بەرامبەر حکوومەتە لە کاتێکدا لەگەڵ حکوومەتدا بوون کە حکوومەت بەرەو پێشکەوتندا بەڵام لە کاتێک بارقورسی کەوتە سەرشانی ئێوە کشانەوە سپاس دەکەم با ئەو بەڕێزانە لە بەرەی ئیسلاح دیارە هینیان هەیە بڵین ئەوەی کە چونکە من نازانم ئێوە سەربەچە حیزبەکەن بەڵام ئەوان لۆگۆکەیان پێیە فەرموو قسام بکەم پاو دەستخۆشی لێ جەنابەت دەکەم دەست خۆش بی هیوادارم بەردەوام بی کاک ڕەنج ئەمن بەڕاستی لێرەوە داوا دەکەم بەڕاستی خۆزگە هەموو لایەنە سیاسیەکان بەڕاستی کەسی ئەکتیڤ و شارەزا لە یاسا پسپۆر لە یاسا کەەوە بەڕاستی مامۆستا هیوا خلالی 6 ساڵە لە پەرنامانە بەڕاستی جێگای شانازیە بڕوات هەبی کاندید هەیە کاندید دەڵێ ئەمن ئێستا کاندیدە دەلێ سەوت بە کاک هیوا حامد دەدەم خۆی کاندیدا یاندی ئەوە دەسیقەیە مامۆستا لێرەشەوە داوا دەکەم داوا لە خەڵکی کوردستان دەکەم دەنگ بە لیستی 1990 بدەن لیستی بەرەو ئیسلاح دەست خۆش فەرموو یەک کەس قسە بکە زۆر سپاس بۆ هەموو لایەکتان کاکی وا وەڵامت چییە یەکگرتو بۆچی کشایەواتە حکوومەت پارە زۆرەکەی پێبوو لەگەڵیان نابوون بەڵام حکوومەت کە بە دەردی مەسەڵەن بە نوکتە وترە بڵین حکوومەت پارەی پێنیە ئەیتریەوە کشانەوە وەزایدەن چیتان بۆ گەنجان کرد ئەو هەموو وعد و عودەتاننا ئەوە قسەی کاکشاڵە وای فەرموو تۆتە چی؟ بۆ دەرچووەکان چیەکان ئەو سێ پرسیارەکانم نووسیمە ئەوە هەموو وعدەی بە خەڵکتاندا ئەوە کاکشاڵاو چۆن متمانەتان پێ بکرێتەوە لە کاتێکە لە ڕابردووە قسەی لەمە جوانترتان کردووە فەرموو بڵێ ئەگەر بە تەسەسول بێمە خوارێ بەڵێ سەبارەت بە پەیامەکەی ئاکار ئەوە پێی دەڵێم ئاکارجان دڵنیا بە ڕەنگە لە هەموو کاندیدەکان باشتر لە خەمی خاوەن پێداویستەکانی تایبەت تێ بگەم لەبەرەوەی من تۆمەی لە نزیکەوە دەزانم خەم و ئازارەکانی ئەوان چییە و چەندە بۆیە بە دڵنیاییەوە ئیشیان بۆ دەکەم و زۆر کاریگەری ینی بوونی ئاکار کاریگەری ڕاستەخۆی لەسەر من هەیە بە دڵنیاییەوە ئەوە وام لێ دەکا کە زیاتر لە خەمی ئەوان بم تا خەڵکی ئاسایی چاوەکانی ئاکارگیان سەبارەت بە پرسیارەکانی کاکشاڵاو یەکگرتو چی تەقدیم کرد لە ڕاستیدا من حەز دەکەم چەند ڕاستیەکەیە دیوی شاراوەی ڕووداوەکانی ناو پەرلەمانن پەرلەمانی کوردستان لە خولی ڕابردوودا زۆر بە ئەکتیڤی دەستی بەکار و چاڵاکی کرد بەڵام لە پرسە زۆر ئاڵۆزەکان دەستی پێکرد کاگڕەنجەوە یەکەکە لە حەقیقەتەکان یعنی پەرلەمانی کوردستان کە دەستی برد بۆ پرسی یاسای سەرۆکایەتی لەگرتو ئەجازە لە وەختی زایعین یەکگرتو ئێستا عرض دەکەم یعنی یەکگرتو لەو کاتەیە دەوری زۆری بوو ڕۆڵی زۆری بوو بۆ ئەوەی ئەزمەکان نەگاتە ئەو شوێنی کە دەبواە بگا بەڵام لەدەست دەرچوو ینی ئێمە دەکورسی نەمان دەتوانین ینی ئەوەی کە پێویستە لە پەرلەمان بە ئێمە حەسم بکرێ حەسم نەدەکرات چونکە دەکورسی پێی حەسم ناکرێ زۆر سپاس بۆ هاتنت سێ خولەکیش زیاتر کاتە مایتە لە وەختەکەی خۆت بینەرانی بەڕێز کاتێکی خۆش بۆ مولاتان ئێوەش بەخێر بەسەر چاوەکانم هیوادارم سەرکەوتوبی و تا سبەی شەو کاندیدی چه حیزبە میوانمانە کاروان هاشم بربژێری بزوتنەوەی گۆڕان میوانمە سبەی شەو تۆش بەخێر بیت و ئینشاءڵڵا جێگەی متمانەی خەڵک ئەبن هەموو کەسانی کە شایستەی ئەوە نوێنەراتی خەڵک بکەن کاتێکی خۆش بەخێر